ئێستا کار ئاسانی زۆر کراوە بۆ مناڵبوونی سروشتی ئەویش بەکارهێنانی گازە هەروەها بەنیوبەنجە بە ئیپیدۆڕۆڵ و هەروەها دایکان ئەتوان لە بانیۆیان مناڵەکانیان لەدایک ببێت. سڵاو دەبێ منداڵبوونی سروشتی ئەو شتە ترسناکەیە کە دایکان لێ ترسن و نایانێ بە سروشتی منداڵیان ببێت یاخود چییە؟ بەخێر بێن سەر چاو سپاس بۆ کەناڵەکەتان. مناڵبوونی سروشتی مناڵبوونێکی ئاساییە و ناوی خۆی بەخۆیەوەتی لە ڕێگای کەناڵی بەڕێستانەوە داواکارین لە هەموو دایکان ئەوانەی کە دووگیانە بن بە سروشتی مناڵیان ببێت لە بەرەوەی کە قدرەتی خی گەورەوەیە کە ئافرەت دروست کراوە بۆی کە دووگیان بێت و مناڵیشی بێ بە سروشتی و هەروەها شیریش با بە سروشتی لەبەرەوە ئەم پرۆسەیەکی ئەونا قورس نییەکە هیچ دایکێک نەتوانێت مناڵی ببێ بە سروشتی، بەڵام زۆربەی دایکان ئەترسن بە تایبەتی ئەوانەیە کە یەکەم مناڵیانە ئەتانۆبەرەیانە ئەترسن لەو پرۆسەیە وازان کە ئەگەر مناڵیان ببێت تحملی ئەو ژانە ناکەنیان لە کاتی ئەو مناڵبوونیا تووشی کێشە ئەبن، بەڵام وەکو لە کۆنەوە هەر دایکانمان و ئافرەتە بەتەمەنەکان هەموو بە سروشتی مناڵیان بۆ لە ئێستاشا هەمان بە هەمان شێوە دایکان ئەتوانن بە سروشتی مناڵیان ببێت و ئێستا کار ئاسانی زۆر کراوە بۆ مناڵبوونی سروشتی ئەویش بەکارهێنانی گازە هەروەها بەنیوبەنجە بە ئیپیدۆڕۆڵ و هەروەها دایکان ئەتوان لە بانیۆیان مناڵەکانیان لەدایک ببێت و چەند دەرمانێکی ترمان هەیە کە هێوریان نەکاتەوە یارمەتی دەرە بۆی کە شانەکانیان کەم بکەنەوانێ و پرۆسەی مناڵبوونەکانیان ئاسان بێت. باشە بۆ پەنایان بردووەتە بەر نەشتەرگەری ئەمەکو چاولێکەری لێ هاتۆ یاخودەوە کە جستیان تێک نەچێت؟ وڵاهی چاولێکەری ژەگرێتەوانێ بۆ نمونە ئافرەتێک خوشکەکەی براژنەکەی هێوەژنەکەی بە نەشتەرگەری مناڵی بووە ئەمیش لەوانەیە حەز بکات بە نەشتەرگەری مناڵی بیان ترسەکەیە زاڵ بووە بەسەریانە یان چاولێکەریە، بەڵام یاین تکایە کە دایکان ئەگەر لە ڕێگای کەناڵی ئێوە گویان لە من بێتیان لە پزیشکە پسپۆڕەکانی ژنان و مناڵبوون بێ ئەم دیاریدەیە نەکەن بە دیاریدەیەکی چاولێکەری و هەروەها ئەم ترسە زاڵ نەبێ بەسەریانە بۆی کە نەتوانن ئەو پرۆسەیە ئەنجام بن، چونکە مناڵبوونی سروشتی ناوی خۆی بەخۆیەتی لە شولاریان ئەگەڕێتەوە بۆ جێگای خۆی و ئەتوانن زووتر خزمەتی خۆیان و مناڵەکانیشیان بکەن. بە نەشتەرگەری لە شولاریان نەگەڕێتەوە شازە سروشتێکی خۆی؟ نەخێر لەبەرەوەی ئەوان یەکسەر ناتوان هەستنەوانە یەکسەر ناتوان شیر بن بە مناڵەکانیان، ئەمانە هەموو کاریگەری هەیە ئەگەڕێتەوە، بەڵام بەو شێوەی مناڵبوونی سروشتی نییە. پێی ئەوەی کە خۆ لە ناو بوارەکەیت کامیان زیاترە سروشتەکە زیاترە یاخود نەشتەرگەریەکە؟ لە نەخۆشخانەی حکومیەکاندا سروشتەکە زیاترە، لەبەرەوەی ئێمە لەسەر پرۆتۆکۆل و گایدلاینێک ئەڕۆین کە مناڵبوونی سروشتی مناڵبوونێکی تەندروستە، بەڵام زیاتر لە پرایڤێتەکان لە ئاهلیەکاندا بە نەشتەرگەریە.